ئەمڕۆ لە یادی بەدرا پێچەوانەی ساڵانی ڕابردوو لەبەرەوەی 5 دەرسم یا 5 جار لە یادەکانی بەدرا 5 جۆرە دەرسی جیاوازمان باس کردبوو. ئەم جارە ئەمێ باس لە 2 ساڵی ڕابردوومان بکەین کە دوای ئەوەی کەناڵی تەلەڤیزیۆنەکەمان دامەزراند کەناڵی شاهیدان و ئەمێ زۆر شەفافانە بیخەمە بەردەستی ئەم برابەڕێزانە لە دۆستان و لە ئەحبابان و لایەنگر و پشتیوانان بۆ ئەوی بزانن کە بەرهەمەکە بەرهەمی ئەوانە خوازای بە خێریان بداتەوە چونکە من بە تێنیا هیچ شتێکم پێ ناکرێت. شتێکی معلومە من کتێبەکانم نووسی بەدەست خی گەورە قبولیکا لە زیندانە، بەڵام من هەر ئەو کاتە نیەتی ئەوم لێ هەناوتم ئەگەر ڕێگاشم نەدەن بیبەمە دەرەوە خۆ من بینی خۆم خی گەورە لەبەر خاتری ئەو نووسی و مەزاهێرن پاداشتی خۆم انشاءالله لەسەری وەرەگرم. ئەگەر ڕێگایاندا و چووە دەرەوە مڵکی هەموو خەڵکەکەی ترە و جیلی ئێستا و جیلەکانی داهاتوو تریش، بەڵام خۆ من نەمەتوانی بینوسمەوە بە کۆمپیوتەر بە ڕێزانی کە نووسیانە خوازای بە خێریان بداتەوە زۆر چست و چالاکانە لێبڕان نووسیانەوە. دوای نووسینەوەی پێداچوونەوەی ئەویست خەڵکانێکی تر پێداویستن پێداچوونەوەکەیان بۆ کرد. دوایی دیزاینکردنی ئەویست ئامادەکردنی بۆ چاپ، دوای ئەمەش دیسان پارەی ئەویست بۆ چاپکردنی، دوای ئەمەش کەسانێکی ئەویست هەوڵ بدەن بۆ چاپکردنەکەی بە خەمیەوە بن، دوای ئەوەش بڵاوکردنەوەی ئەویست. یعنی چەند ئەرچێکی زۆرە ئەگەر بێت و بەس حساب بۆ کتێبەکان بکەین. چالاکیەکانی ترمان هی ئەم 2 ساڵە گەرخوای گەورە لێمان قوبوڵ کە ئەمەوێ بیخەمە پێشچاوی بەڕێستان سەرەتا هەموو ئەو ڕەوتەوانە عەزیزانەی کە خوان بە ڕەوتەوان زانی و دڵسۆزانە ئیشیان تیا کرد و وە کۆڵیشیان نەدا لە کاتێکە ئێمە سەدمە گەورەکەمان بەرکەوتبوو سەدمەکەمانە قۆستەوە خەریکی هەستانەوە بووین. لە علم النەفسا پێ ئەڵێ ئەو گورزەی لێت ئەدا ئەگەر نەیفەوتاندی دادەکوتێ و ئەو سەدمەی تووشت دەکا هۆشخۆتت دێنێت و ئەگەر نەتفەوتێن. ئەو زەڕ بە گەورەی کە پەیکەری ئێمەش کەوت بەردید و تەسەوراتی ئێمە بەرمەنهەجی ئێمە بەر کۆمەڵکاری ئێمە بەرچەکی ئێمە کەوت زۆر گەورە بوو، چونکە ئێمەکو ئەنسار الئیسلام لە حەجمێکی بچوو کاوین کە بەرامبەر یەکێتی ئەوەستاینەوە نەک بەرامبەر هەموو عەلمانێتی کوردیش، بۆیە پلانیشمان نەبوو بەرامبەر ئێران بوەستینەوە. بەڵام لە پڕێکا تۆ تاغوتی ئەمریکی بێتە سەرت بۆ هەموو سەواری خانە هێبەتەکیت پەرتەوازابی. ئەوانەی کەمانەوە بە فەزلی خوای گەورە جوامێرانە ڕۆشتن بۆ ژیانی بۆ سەری مارەکە لە بەغدا و لە ناوچە سونیەکە لە مسەلەسە سونیەکە، ئەوانی تر کەمان و هەتا ئێستا بە فەزلی خوای گەورە بەردەوامن لەسەر ئەو ڕێگای. ئێمە هەرە بوو دوای گرتنەکە دەست پێ بکەینەوە لەسەر زەمینەیەکی فکری تر، چونکە کوردستان زەمینە جیهادیەکەی فەوتا بوو. لەبەرەوەی کەسی جیهادی لێ نەما، کەسی جیهادی تەڵان هەر هەیە لە هەموو شوێنەکە مەبەستم چەکدار نەما، لەبەرەوە هەرە بوو دیسان زەمینەیەکی سازکەینەوە زەمینەیەکی نوێ بۆی بتوانین کۆمەڵکاریەکی نوێی لەسەر دابمەزرێنێتەوە دابمەزرێنینەوە بەو غیرەت و جوامێری و ئازایەتی و هەستی مەسئولێتی دنیا و قیامەتەی کە هەمان بوو. ئەوەش ئەرچێکی زۆر زۆر قورس بوو لەو کاتەیە کە من ئەچوومە زیندان و ئەهاتمە و بەردەوام تەوقیف و محاکەمە ئەم لاولا وردەوەردە کەسانێکی زۆر لێمان دوور کەوتبوون. فترەی پاڵتۆک لە 2008 بە دواوە جوامێرانێکی بەڕێزی وەکو کاک ئاوات و کاک ماکوان و عەزیزانێکی ترکە لەگەڵمانابوون زۆر پیاوانە جوامێرانە دەستیاندایە ئیشەکە و کاروباریان ئەنجامەدا. بەڵام سەدمەی زیندانەکە دیسان زیندانی 2012 کاریگەری کرد لەوەی کە ئەو پەیکەرەی دروست بوو هێشتا خۆی نەگرت بوو نەبوو بە پەیکەرێکی کۆمەڵکاری ئیشکردن هەر ئیدارەیەکی ژوورەکە بوو کە بیبین بەڕێوە، بەڵام دیسان ئەویش لایەکی ڕووخایەوە. فترەی زیندانەکەش دوای ئەوەی کە مەدخەلەکان لایەنی عەقیدە و زانستە شەرعەکەیان قۆستەوە بۆ خوان لەو فراغی کە مەلا و ئیخوان دروستیان کردبوو کە چەند جاری شارەتم پێداوە، مەسئولێتێکی تری خستە و سەرشانی من لە زیندانە کە ئەبێ هەوڵ بدەم بۆ دروستبوونەوەی زەمینەیەک ئەم جارە لەسەر زانستی شەرعی و عەقیدەیەکی پاکی وەلا و بەراک. ئەحداسەکانیش زۆر سەریع هاتن وزەی منیش زۆر توانام دیاری کراوە، بەڵام هەرە بواە بە شەو ڕۆژ ئیش بکەم لە زیندانەکە بۆ دانانی بەرنمەیەک کە بتوانین لەسەری هەستینەوە جارێککەوەکو هەولێریە لە قیت بینەوە. ئەم قیت بوونەوەیەمان
زۆری ئەخواست بە تایبەتی کە من هاتمە دەرەوە لە 2016 سەرەتای 2016 ئەبایە بگەڕم بە دوای ئەوانەی کە دۆستایەتیەکیان لەگەڵم ماوە وەلائێکیان ماوە بەڵام زۆر بەداخەوە خودلانێکی زۆر گەوریان بەسەرهێنام ئەوانەی کە ئومێدم پێیان هەبوو یەکێ لەو نمونە سەیرانە باسکەمەوە من هاتبوومەوە دەرەوە و زمانی فەیسبووکە و من تەوان هێشتا چاوم لەسەر فەیسبووک نەکراوەتەوە و نازانم چۆن بەکارهێنرێەوەوانە مەسئولێتی ئەخلاقیشم بوو کە بگەڕم بە شوێن ماڵی شەهیدەکان و زیندانیەکان بە تایبەتی دوایوانەی احتیلال دوایوانەی لە سەوانی لە سەردەمی احتیلال لە شەهید بوون احتیلالیش مابوویشت ئاسەواریشی هەرمابوو ئێستاش هەرماوە تەبان بە بێدەنگی بە کابرایەکم وتم ئەمەوێ بێی بۆ لام لە وڵاتێکی ترەوە هات خوارد زای بدات و بەجۆما چرپان وتم ئەمەوێ بڕێ بۆ لای فڵان کەس ئەو فڵان کەسەش 35 ساڵە یەکترە ناسین و لەسەر ئیسلامەتی یەکمان گرتووە لەو ڕۆژەی منی ناسی وەکو ئەم ئێستایم وایە کە 22/5/2019 چۆنی من ناسیوە لەسەر دیندارەتی و غیرەتی دینی و ئیشکردن بۆ ئیسلامەتیەکە ئەو زمانەی کە ناسیمی هەر ئاوا بوو پارێک لە بینمانە هەبوو شتێک لە بینمانە بوو یارمەتیدان و ئەمانە هەبوو جوابم بۆ نارگومانێکی زۆر باشیشم پێ وتم 10,000 دلارم پێویستە 5,000 لە هەولێردانی 5,000 لە سلەیمانی بۆ ئەوی بتوانم بیگەێنمە ماڵە شەهیدەکان وردەوردە هەوڵ دەم بیان دۆزمەوە بە تایبەتی ئەوانەی کە لە ئەنسار بوون و شەهید بوون چونکە هیچ کەسە ناوێرێ توخنیان کێ و خەڵک تەبەڕیان لێکە مناڵەکانیشیان وردن خوشکی بە ڕێزمان هەبوو 40 شەو بشووی کردبوو یان 40 شەو بوو مناڵی بوو یەکێک لەوان 40 شەو بوو مناڵی بوو یەکیان دوو مانگونی بوو حەملەکەی هەبوو گەڕانیش بە دوای ئەوانە هیچ وەسیلەیەکی تر نەبوو من نەمەتوانی تەنانەت نەمەتوانی متمانە بە حیمایەکانی کۆم بکەم و هی کۆن چکە فاسڵێکی زۆر لە بینمانایە بۆیە ئەوە زۆر بە حەزەر بم و لە سفرەوە دەست پێ بکەم ئەم برابەڕەزە کە ناردم بۆوێ ویستم بە تەلەفۆنیش پێی نەڵێم وتم ئەمەوێ لەوێش کە قسەکەی پێڵی تەلەفۆنەکانتان پێ نەبێ بە گوێیا بچر پێنە چکە عادەتەنەوەی دەوڵەمەندە ترسنۆکە پێم وتم 10,000 دلارمان بۆ دابنێ لە بینیشمانە هەبوو یعنی جگە لە حساباتی دینیەکە حساباتی دنیاییمان لە بینە هەبوو دەچی زۆر بەداخەوتوی وەڵام من نەتوانم تەنها 1000 دلاری بۆ قەرزکەم بۆ مامۆستا ئەژینا ناتوانم کابرا کە هاتەوە بۆ من بوو بە سەدمەیەکی زۆر گەورە زۆر ناخۆش من لە کاتێکە هاتوومە تۆ دەرەوە لە زیندان و خەمی ئەو عەزیزانەمە هی ئەو زیندانیانەمە ماڵی شەهیدەکانمە اینجا نازانم چۆنە گەڕێم بە دوایانە ماڵەکەشم زۆر بچووک بوو قەڵەباڵغ بووین وەختی وا هەبوو لە دوای نوێژی بەیانی ئەوە بێم لەسەر پێڵاوەکان لەسەر لاپتۆپێک بگەڕێم بە ناوی مستعار و بزانم چ ماڵەگە دۆزمەوە چۆنیان دۆزمەوە زۆر زەحمەت بوو پارەی ئەوەشم نەبوو هێشتا کۆمپیوتەر بکڕم و دایمەزرێنمەوە ئەو جۆرەشتانش مناڵەکانی شەوانی شەشتا تەلەبە بوون تەعین نەبوو بوون وەکو ئێستا الحەمدلله پێویستیمان بە فەزلی خوای گەورەیە و بەس بەڵام بۆ من بوو بە سەدمەیەکی زۆر ناخۆش 3 ڕۆژ دوای ئەوە چوومە مزگەوت برایەکی بەڕێز تەوقەی لەگەڵ کردم و کەمیشە چوم بۆ ئەو مزگەوتە زۆر دەگمەن ئەو عیشایە چووم بۆ ئەوێ و دوایی برایەکی بەڕێز تەوقەی لەگەڵ کردم و تیۆڵا مامسە پرسیارێکمە فەرموو جیام کردو چوینە کەنارێکەوە و تیۆڵا مامسە پارەیەکم پێ هێناومە بەخوا جەنابەت باشترین کەسی کە تەوزیعی کێ بەسەر مستەحەقەکانیە تەوقەی لەگەڵ کردم و پارەکەی خستە دەستمە منیش بە بێدەنگی هەڵم گرت و هاتمەوە لە ماڵ و سەیرەکەم نزیکی 4,500 دۆلار خواش زای بە خێری بدات و هەر نەشمەناسی نەشمەزانی لە چۆ هاتووە هەرەوەندە تەڵەن لە قسەکانی هەستم پێکرد کە هی ڕۆژهەڵاتە خواش زای بە خێری بدات و بەڵام زۆر کاریگەر بوو بۆ من زۆر جێگای گرنگی بۆ من کرد 2 ڕۆژ دوای ئەوەش برایەکی کە تەلەفۆنی بۆ کردم وتی وەڵا برایەک هەیە حەزەکە سەرت لێ بدا بۆ بۆنێ هاتنە دەرەوەت لە زیندان و ئەمان بەس خۆم پێش ئەو دێم قسەیەکت بۆکەم باش هات قسەی بۆ کردم وتی ئەم کابرایە یەکێتیە بەڵام چۆتە حەج و تۆبەی کردو و پیاوێکی موسڵمان و زاهرن ڕێک و پێک دیارەوە ئێمەش بینی من و یەکێتی تەمەنەوەندا بە حەزەرین لە یەکتری هەرە بێ بە حەزەر بین
وتم على كل ئێمە وەکو ئەهلی ئیسلام هەربێ من جارێ وەکو مەلایەک هەربێ دەرگام لەسەر پشت بێ بۆ هەر کەسێک کردی باش بەس ئەو کاتانی من هەڵەسم طبعاً بە طبیعەتی حاڵ خزمەت یەکەم دێم میوە دێنم ئاو دێنم چای دێنم شتێکی وا دێنم تۆ ڕەفتاری ئەوت چاو لێبێ ئەوە کا مەسەڵەن زەهری پێبێ یا شتێکی لەو بابەت ئەویش هات و میوانداریمان کرد و کە ڕۆیشت خواحافیزەی لێکردم ڕەفیقەکەی ئیزندا و خۆی مەشغوڵ کرد بە پێڵاوەکان و دوایی تەوقەی لەگەڵ من کرد و بڕە پارەی خستە دەستمەتی مامەسە بەخوا مڵکی حەڵاڵی خۆمە دوای تۆ بەکردن کۆم کردوتەوە هێنامە بۆ جەنابەت بۆی تەوزیعیکی بەسەر ئەو کەسانی مستحقن وردە وردە ئەماش قەناعەتی زیاتر هەروە دروست کردمەوە کە تۆ کە عەبدی خوای لەبەر خاتری خوا حرەکەت دەکەی ئەگەر ڕاستەکەی بۆچی ئەوەندە خەفەتباری بەوەی عەبدێکی چی نەدایتێ تو خۆمانە ناناسی خوای گەورە بۆی نردووی دەیەکەی پڕ کردەوە فترەیەکی زۆر کەمی پێچوویی کە دەفتەرێکی هێنا بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم نەمەناسی نەشیدا بەخۆم هەروتی مامۆستا بۆی دڵنیابێەوەن پارێکم لە شوێنێک داناوە و لەبەر خاتری خوای گەورە بەڵام من تەلەبێکم لە تەلەبەکانی زمانی ئیسلاح زمانی ئیسلاحی ساڵی 1995 خۆمە گروپەکەی خۆم کە دروستم کردو ئاوا خوای پەروەردگار وردەوەردە ئیشەکانی بۆ ساز کردین فێری ئینتەرنێت بووم و گەڕامەوە بەسەر فەیسبووکە و ئەنجا بۆیە لە چەندین لایەنەوە بکەومەوە ئیشکردنەکان من ئەو مەسئولیەتە گەورەم لەسەر شان بووم هی ئەو مناڵانە جاری وا هەبوو بەخوا قەسەم هیچ شتێکم نەبوو بیان دەمێ بەس دڵخۆشی مەدانەوە بەس قسەی خۆشم بۆ کردم و دێ باشە خۆ من باپیرەتانم یا من مامتانم یا خاڵتانم ئەدێ باشە چیە خۆن ئەمڕۆ چیتان خوارد دڵم ژانیە کرد کە ئەو تەمات ئەو ڕۆن بەڵام چارێکی تریشمان نەبوو سەبرمان لەسەری گرت و منش بۆ گاڵتە زەڵاتەیەکم ڕسمی زەڵاتەیەکم بۆ نرد دوایتی خاڵم تۆ خۆ دروست کردوت مناوەڵاوە لەسەر ئینتەرنێت ڕسمیم کردووە ڕسمەکەیم هێناوە ئێمە زەڵاتی وا دەوڵە منانە ناخۆیت چکە ناوەشکال شتیتیا بۆ ئەمەکردن بە خۆشی بە قسەکردن تەشجیعکردن مناڵی یەکێکی تریان گەنج بوو چونکە ئەو کاتە مناڵ بوو کە بینی بووم وتی دوایەوە یەکتریمان ناسی و زۆر بە زەحمەت زۆر بە زەحمەتەی وێرە پێم دوتم نا هەر من ئینشاڵڵا قسە لەگەڵەکەمەوە و هەروە لە دوورەوە جارجارە بە بێدەنگی شەرتیژ نییە بە مانگێک کەلیمێ دوو کەلیمە بە زەحواڵی خۆتانم پێ بگەێنم پێم خۆش ماوەیەکی پێچوتی وڵام ئەوسا ئەمێ بێم بۆ دەرەوتم چۆن نەکرێ تۆ کوڕی گەورەی ماڵەکەی تا باوکت لەوێ نییە نازانین ماوە مردوو ناکرێ عەزیزم بۆچی ئەتوێ بێ بۆ دەرەوتی ئاخر ئەمە ژیان نییە لێرە بەڕاستی زۆر زەحمەتە و ئێمە لە خوێندن سەرکەوتووە بین ئەوە وەزعی ماڵم کەس و کارمان وتم عەزیزی من باش من ئینشاءڵڵا ئەم مانگە مۆبایلێک و لاپتۆپێک بۆ تۆ ئەنێرم و مانگی $200 بە برایەکی بەڕێزم وت لە بریتانیا وتم مانگی $200 ئەوێ بۆم تەرخان بکەی بیشی گەنیم لە سلێمانی ئیستیلامیکم تی باش وردەوردە لەگەڵ ئەوە تەرجیعم کرد و نەیتە دەرەوە دایکت هەیە و خوشکت هەیە و دایکت بە دیارتەوە دانیشتۆ تۆ نەمامی دایکتی تەرجیعم کردن بە فەزلی خوای گەورە لەسەر خوێندن و ئاگام لێیان بوو هەتا ئەوکو الحەمدوللا پێگەیشتن ئەم ساڵانە هەروە لەگەڵیانە هێنام بە فەزلی خوای گەورە بەڵام ئەبوو دیسان احتیمام بە زەمینە فکرەکە بدەمەوە ئاگام لە سیاست و ئێمە لەو کاتانەشە لەو پڕمحنەتەشە 11 ئەندام سەرکردایەتی کۆمەڵ لەسەر ئێمە نووسی جاسووسیان لەسەرە کردین مەدخەلەکان بەگرتیان نەداین خەڵک نێوەرا مەرحەبامان کە خزمی خۆم هەموونیانەوێرە بە هەر حاڵ سەبرێکی باشمان لەسەری گرت و ئەبووە ئیشکەم لەسەر ئەم ماوەیە ئەم 2 ساڵەی کە ئەمە ئێستا بیخەمە پێش چاوتان و زۆر بە ئازایانە زۆر سادقانە زۆر بوێرانەش بۆ ئەوەی لەبەر چاوی هەمومان بێ و شەفافانش بیخەمە بەردەستی هەمووتان کە دڵنیاتان کەمەوە لەوەی ئەمە دینی خوای پەروەردگار بەس تۆ ڕاستگۆ بە لە گرتنی دیندارێتێکە تا سەر ڕاستانە بی کە خوای گەورە ئیشەکان ئاسانەکە هیچ نەت چاوت نەترسێن لە تاغوتان و لە دوژمنان و لە دڕندە و لە خراپەکارەکان چاویشن نەترسێ لە فەشەل بڕۆ خۆی پێچێشە ئەزمونە فێرەبی دووەم جار خۆی پێشەشەوە ئەزمموی دووەم فێرەبی ئاوا توانی بڕۆیتە پێش و بەس بوێر بە بەڵام نیەتت بۆ خواب نەگۆڕ ئەش گۆرە لە ڕێگا
بەس هەستەرەوە زوو کە ئەو هەموو زەختەی لەسەرمان بوو لە یەک کاتە بە فەزلی خی گەورە دایک کوتاین قایمتری کردین و پەرتەوازەی نەکردین قایمتری کردین و ورەی پێ نەڕووخاندین ورەمان پێی بەرز بوو پشومان درێژتر بوو عقیدەمان پێی قایمتر بوو پشتمان بەخوای گەورە بەهێزتر بوو زانیمان کە خی پەروەردگار ئێمالمان ناکە چەند لە خی گەورە نزیک بین خی گەورە نزیکترە بێتەوە لێمان هێزی سەر ئەرز هەمووی کۆبێتەوە ناتوانە زەرمان پێ بگەێنە مادام خی گەورە ئیرادەی لەسەر نەبێت یەقینمان زۆرتر بوو بۆیە برایەتی دینیمان زۆرتر بوو ئێستا کۆمەڵکاریەکەمان حیزبایەتی نییە ناشمانەی حیزبایەتی بکەین ئەو کەسێک کە پێویستی پێەتی ئێوە ملاحەزاکەن جارێ من لە پرسی ئەروەڵامەکان ئاڵم باشە بە سەرچاومەتوێن $100 بۆ بنێرین بەخوا نایناسی نێمە چیە ئەجا کەسانی بەڕێزی وا هەبوون وەڵڵا کەسی بەڕێزی وابوو لە هەولێر لە سلێمانی من $2000 زەکات بۆ داناون کەسێکتان بێ وەریگرێ ساڵ تێپەڕیوە نەمانوێراوە لێی وەرگین چکە لە فەیسبووکە سەیری ڕسمەکەیەکەین برە حەفری کردو سەری قوت کردوتەوە و ڕیشێکی مۆدێل و ڕسمەکانی هەرچی دایناون هەموو لە هی شەیتانە چن هی خۆی نایانی شەیتانەکانی ترکە دایناونی ئەوروپی ئێمە ناوێرین لێی نزیینەوە تەبان 11 مانگ چاوەڕێی کردبووین کاکارێک کەس نیە وەریگرێ یەکێکی تر بە هەمان شێ وتمان توی شوکارە چوتی وەڵام سایقی تەکسیم دەوتمانەوە هەر مخابرات کەوا بوو هەر وەرمان نەگر ماوەیەکی زۆر زۆری پێچوتی برا ئێوە لە شوێنێک بڵن لە ناو بەردێکا بۆتان دانم هەر بلۆچێکم پێ بڵێن خمە ناو بلۆکەکە و بڕۆنۆری وتوان ناوەش حیلەی ڕێتیە چێ بڕایەکێ وەری بگرێ و بیگرن ئەوەشمان نەوێرە وەری بگری یعنی ئێمە ئەم نەو عشتانەشمانەکوێتە بەردەست بۆی ئەو برا بەڕێزانە بزانن چەند زەحمەتە بۆ ئێمە کە پارەیە کۆەکەین و چەند زەحمەتە کە ئەگا بە ئێمە چەند زەحمەتە کە ئیگەێنینەوە بۆ عەزیزانی خۆمان و ئیشوکارەکانی لەسەرەکەین یعنی بۆی هەست بۆ بکەن چ زوڵمێکی گەورەی تاریخیان لە ئێمە کردووە 17 ساڵە چ زوڵمێ لە ئێمە ئەکرێت چ زوڵمێ لە ئەفرادەکانمانەکرێت لە زیندانیەکانمانەکرێت لە خانەوادەکانمانەکرێت لەو گەنجە جوانانەی کە ئەوەی عمری 40 ساڵ و 40 ڕۆژ بوو ئێستا 17 ساڵە زەختەکەی هەر لەسەر چ زوڵمێکیان لێکردین پارتی وێچێتی تاغوت و خەڵکی ئیسلامەکەی خۆشمان چەند تەبەڕایان لێکردین و دوورکەوتنەوە لێمان ئەو خەڵکانی بێعەتم لە گردنیان نابوو چەند بێوەفا دەرچوون چەند سپڵە دەرچوون ئاوڕێکیان نەدایە خۆ ناخورێن لە کاتێک هاتیایان نابوو کە من پارەم بۆ ناردەوتم تەوزیعی کە بەسەر دەوروبەرەکی خۆتە هێبرانی بەڕێزم هەر ئەمرین برا ئێمە خوایەکمان هەیە خاوەنمانە ئەم خوایە خاوەن توانایە ئەم خوایە خاوەن ئیرادەیە هەموو شتێ بە قەدەری ئەو ئەڕوا ئیمانتان بۆوە لەق بووە ناتوانن دینەکەی خۆشتان هەڵگرن آخر چی وەڵامی خوای پەروەردگارە دەنەوە لە قیامەت هیمەتیشمان هەبێ بە حەول و قووەتی خوا ئەگەر زیندووماین ئەوە لە حەفتەی ڕەمەزانی داهاتوو لەگەڵ یادی بەدرا ئەگەر زیندوومان سوورەتی ئەنفال هەمووی شەرحکەینەوە ئەنجا ڕاپۆرتی ساڵەکەتان پێشکەشەکەم و کە چەنە چینە پێشتر بە حەول و قووەتی خوای گەورە قۆناغ بە قۆناغ بە پلانی خۆمان بە عاقڵانە دوور لە هەڕەمەکی دوور لە حەماسی گەنجانە بە پلان بە ڕاوێژکاری بە شورا بە واقعناسی بە پارەی خۆمان بە خوێندنی خۆمان بە زانستی شەرعی بە هەوڵی خۆمان و بە بەرچاوڕوونی دینەکەمان بە هیدایەتی خوای پەروەردگار بە برایەتی دینیمان کە لە هەموو شتێکی مهمتر دوای ناسینی دینەکە مهمە کە ئێمە برایەتی دینیەکەمان خۆمان هەست پێ بکەین بەوەی کە ئێمە حیزب نین ئێمە گروپێکی سیاسی نین ئێمە مافیایی نین ئێمە خەریکی شەڕەشۆق نین لەگەڵ خەڵکی تر ئێمە دینێکمان هەڵگرتووە کە ڕەحمەت و بەزەی و خۆشەویستی و سۆز و عەتفە بەرامبەر بە یەکتری برایەتی دینی و مناسەڕەکردن و وەلاءە بەرامبەر بە یەکتری تەبەڕابوون و بەڕائەت دەربڕینە لە کافران و ملحیدان و بێدین و ئەو کەسانی بەزی ویشن با بڕن لە قاتی خوارەوە لە فارغۆنی ئەخیر سوار بن هەرچۆنە بێت چەمەلق لەگەڵمانە هەربێن باشترەوە لەوەی دواکەون خی گەورە بەزەی بە ئێمەش ئێوە شابێتەوە یارمەتی دەرمان بێ برایەتی دینیمان بەهێزترکە بەرچامان ڕۆشنترکە هیدایەتمان بدە خوایە بە لطف و ڕەحمەتی خۆت بمانکەی بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەت یا ڕەبی خوایە برایەتیە دینێکمان بەهێزتر کە خۆشەویستیمان زیاتر کە خوایە ئێمە زۆرمان بەزەی بە خێزانەکانی خۆمان نادێتەوە خێزانی شەهیدان و زیندانیەکان و داما و پەڕاوێز خراوەکانمان خوایە ئێمە ئەوەندەمان بەزەی پیاە دێتەوە پیان نادێتەوە خوای بەتێکیت جنابەت بەزەی زیاتر پیان نادێتەوە خوای بەزەیت بەوانی شوو بە ئێمە شابێتەوە ئێمە بکە بە ئەداتی قەدەری خۆت بۆ گۆڕانکاریەکە لە کوردستانە ئەبێ بۆی بتوانین مافی ئەو هەموو ڕەش و ڕوت و داماوە وەربگرینەوە خوای لەسەر دەستی خۆشمان بێ ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم